لەم ئەڵقەیەیە ئەمەوێت سێ دروی سەرەکی دەستنیشان بکەم کە پیاوان بەگشتی باوەڕیان پێیەتی دەربارەی پۆرنۆگرافی کە زۆر گرنگە بیانزانین چونکە بەبێ تێگەشتنێکی دروست ئەوە زۆر زەحمەتە بێ بۆ هەندێک پیاو کە واز لە پۆرنۆگرافی بێنن. جاکەوای بەدەست پێکەین. درۆی ژمارەیەک. ئافرەتان حەزیان بە پەیوەندی سێکسیە لە هەر کاتێکا بێت. چونکە لە پۆرنە وانیشانەیەت کە ئافرەتان هەمیشە ئامادەن دڵخۆشت بکەن و پێویستی سێکسیت بۆ جێبەجێ بکەن ئیتر تەواو. بەڵام لایەنی تری ئافرەتانت نیشان نایەن کە بریتیە لە ئەرکی دایکایەتی وە گرنگیدان بە ماڵ و مناڵەکان لە کاتێکا تۆ لەسەر کاریت وە خواردن ئامادەکردن بۆت وە گرنگیدان پێت. لەوانەیە ئەمڕۆ هەندێک هەواڵی ناخۆشی بیست بێت و لە حاڵەتێکی باشە نەبێ و هەتا دوایی. پۆرنۆگرافی ئافرەتان وەک کۆیلەی سێکس نیشانەیەت کە بۆ هیچ شتێک دروست نەکراوە، تەنها بۆ چێژوەرگرتنی تۆ نەبێت. بەڵام پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم فێری کردوین کە ئافرەتان تەواوکەری پیاوانن. النساء شقائق الرجال. وشەی عەرەبی شق واتە نیوە کە پێچێت پێغەمبەر صلی الله عليه وسلم ویستبێتی بزانین کە ئێمە بەبێ ئەوان ناتەواوین و ئەوان بە تەواوی یەکسانن لەگەڵمان و شایانی ڕێز و کەرامەتن. ئێستا ئەوە بەراورد کە لەگەڵەوەی کە پۆرنۆگرافی لە پیاوانیەوێت کە باوەڕیان چۆن بێت بەرامبەر ئافرەتان. ئەگەر پیاوێکی ڕاستەقینە بیت کە ڕێز لە ئافرەتان بگرێت ئەوە هەرگیز نابێت پیسی ئەم پیشەسازیە زیاتر بڵاو بکەیتەوە بە سێرکردنی بەرهەمەکانیان. درۆی ژمارە 2. مناڵانیش پێویستە سێکس بکەن. یەکێک لەو ڤیدیۆ پۆرنۆگرافیە بربڵاوانەی کە زۆرترین بینەری هەیە و لە هەمووشی زیاتر کڕیاری هەیە بۆ بەرهەمێنەرانی پۆرن بریتە لە لەساییکردنەوەی تەمەنە بچووکەکان. واتە ئافرەتان پۆشاکێگە پۆشن کە لە کچێکی قوتابخانە بچێت یان مناڵێک و پاشان تێکەڵی چالاکی سێکسی پیسە بن. بەکارهێنەرانی پۆر نەیانتوانیوە تێبگەن لەوەی کە کاتێک سەیری ئەم ڤیدیۆ پیسانە ئەکەیت ئەوە مێشکە دوات لێکات کە باوەڕ بکەیت کە تۆ ژوە کەسێکی باڵغ ئەتوانی سێکس بکەیت لەگەڵ مناڵانە. وەلانجامە جارێک ئامۆژگاری کەسێکم کرد کە دووچاری دەستدرێژیکردن بوو پێشماوەیەک لە حەوشەی قوتابخانە. کاتێک لێم پرسی چی وای لێکردی و کارە بکەی ئەوتی پێم وایە کە لە فیلمە پۆرنۆگرافیەکانەوە فێری بوو. درۆی ژمارە 3. پۆرنۆگرافی و ئاوهێنانەوە باشترە لە زینا. کاتێک دەربارەی کێشی تاوانێگە دوێن ئەوە بڵێ پۆرنۆگرافی بەقەت کڕۆکی زینا کێشی تاوانەکەی گەورە نییە کە بریتیە لە تێوەگلان لە چەند چالەکێکی جەستە و سێکسی لە دەرەوەی سنووری هاوسەرەتی. هەرچەنە پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم پێمانی فەرمووە کە چاوەکانیش زیناکەن و زیناکەیشیان بریتە لە سیرکردنی بە شەهوەت و دەستەکانیش زیناکەن و زیناکەیشیان بریتە لە دەستلێدانی نایاسایی و هەتا دوایی. بەڵام پرسیارەکە لێرەیە ئەوەیە کە ئایا پۆرنۆگرافی باشترە لە زینا؟ گەورەترین کێشەوەیە کە پۆرنۆگرافی و ئاوهێنانەوە ئیتر ئەگەر پێت خۆش بێت یان نا لە کۆتاییە بەرەو زینات دەبات، ئیتر زوو بێت یان درەنگ. ئالوودەبوونەکە ڕۆژێک ئەوەنە زیادە بێت کە زۆر بە توندی ناچار دەکات ئەوە جێبەجێ بکەیت کە سەیرت ئەکردن. هەر بۆیە باوەڕم وانییە باشتر بێت لە زینە. لە ڕاستیە وای دانم کە هەمان کێشی وەک زینای هەبێت چونکە بۆ هەمان دەرەنجام ڕاتەکێشێت. ئەمڕۆ لە خۆت بپرسە کە بۆچی پێویستە باوەڕ بەم درۆیانە بکەیت. ئێستا کە درۆکان نەزانیت ئایا ناتەوێت خۆت ئازاد بکەیت و ڕاستیەکە جێبەجێ بکەیت؟